ئێمەش ئامادەمان عەرزیان تەسلیم کردن مەگەر ئەلێرە بکوژرین ئامادەمان بستی عەرزیان بدەینەوە. وەڵای ئێمە لێرە وەستاوین ئامادەین بمرین ئامادەینمان زێوەکانمان تەسلیم دەست عەرە بکەنەوە. ئەم بەیانیە هێزێکیان جوڵاندوو بەسەر دیەکەمان ئەوە دیەکەمانە ئەمەش عەرزەکانمانە. هێزێکیان جوڵاندوو بە عەرەبەکان وەڵپشتی ڕدە سەریع هاتوونە سەر عەرزەکەمان ئەوە عەرزەکەمان داگیرکەن. ئێمەش ئامادەمان عەرزیان تەسلیم کردن مەگەر ئەلێرە بکوژرین ئامادەمان بستی عەرزیان بدەینەوە. معقولە هێزێکیان جوڵانەوە بۆ سەر دیەکەمان. خابل دژمنیمان ئێمە هاوڵەتێکی مەدەنین فەلاحین کاسبی لەم دیە. معقولە هێزێکیان جوڵان و هێزێکی زەبەڵح بەچای خۆدا ببینن هەردوو سەر عەرزەکانمان. ئەمە دیارە عەرەب پاڵپشتی ڕدەسەری هاتووەتە سەر دیەکەمان. ئێمەش پشتمانە داواما لایەنی پەیدارە مەلاکەریمە مامۆسایەسینا بگەن بەهانامانە کێشەیان وەزعمان با خوێن نەڕشێ. وەڵای ئێمە نایڵێن هیچ هێزێک لەسەرمان بوو جوڵە بچێتە سەر عەرزەکان ئامادەن لێرە بکوژرێن. داواکارە با خوێن نەڕشێت. ئەم خێوەتتان بۆچی داناوە لێرەوە تەمان ئێوە تاکە لێرە بمێنەوە لەگەڵ هێزەکە پێک دێن یاخودۆ تەماکی. وەڵای ئێمە پێک نای لە بەڕووی عەرز بەوە باپیرانمانە ئێمە کاتی خۆی تەرحیل کراینە سادیونە سەر عەرزەکان خۆمان ئەمانیان بە زەبری هێز لە دێگە دەرماکەن بابێت ئاوایەکەمان بڕمێنە ئەگەر بۆ مجامەسایەت وەک ساڵەکانی شەستەکان ئینجا ئامادەین عەرزەکان بدەنەوە خێمای شەڵداوە ئامادە لەناو خێمەکە ببرین لە برسە ئامادەینیمان ئێرە چۆڵگەن هەتاکو بێنین لێرەین بەئیش ئەوە دیەکەمانە بۆ کوێ بڕۆین خۆ ئاوارە نابین بە شارەکەنە کاکە معقولە هێزی زەبەڵای حاجوڵانە بەسەر دیەکەمان خورکۆ بگەنە سەرای ئێمە بۆ کوێ بڕۆین. وڵای ئەم هێزە دیارە پێکهاتبوو لە ژووری عملیات چەند هێزێک لە خۆگرت بوو پۆلیس و ڕەدسەریع و هاتبوون بۆ ئەوەی کە منەفذ عەدلیان لەگەڵا بوو بەمەڕاستی وەرگرتنی پەنجەمۆری دوان لەو هاوڵاتیانەیە کە کاک ئازاد لەگەڵ کاک بورهانە بۆیە کاک بورهان خۆی یەکێکە لە کارمەندانی هێزی ناوخۆی عێراقی و ئامادەیتیان نەبوو پەنجەمۆرکا بۆ ئەو بڕیارانەی کە هێنایانە و دیارە لێستا بەدەوە ئەویش تووشی لێپێچینەوە یاسایی ئەبێ محکەمە و بچێتە بەردەم محکەمە بەردەم قازی دیارە ئەبێ حەمەحامی بۆ خۆی بگرێەوە چارەسەری مەوزوعەکە لە ئیسەوەداوە بەرامبەر بە ئەو قوڵترە بێ بۆیە ئەبێ تووشی لێپێچینەوە ئەبێتەوە ئەو برادرەیتر کە ئازاد بوو مەبەستیان بۆ پەنجەمۆری وەرگێنەوەیش ئامادە نەبوو لێرە و بە زەبری هێز و ئەو شتانە ئەگەر بیان سای بڕیارەکان جێبەجێ بکەن بە زەبری هێز نەبوو بەڵکو بە خواستی خۆیان بوو ڕێیان وەرگرت کە تۆ ئامادەی بەسمە بکەی وتی نەخێت بە ئامادەنیم و دواتر گەڕانەوە هەر ئەوەندە تێکەڵبوونی ئەم بڕیارانە کە ئێستا وەرگیراوە بەداخەوەندی بڕیار وەرگیراوە پێش دەرچوونی یاسای پەرلەمان لە بەرامبەر ئەم ناوچانێکە مادەی 140 لە سراکە ئیزغالکردنی بڕیارەکانی حزبی بەعسکە لە ساڵانی نەوەتەکان بەداخەوەم بڕیارانە کە دەرچوو هەمووی لە ساڵەکانی نەوەت دەرچووەوە ئەم زەوی زاریانەیە وەرگرتووە دیارە لە هێشتا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ینی چەندێ تاخیرکردن و مواتەڵەکردن لە جێبەجێکردنی ئەو یاسانە لە زەرەری جوتیاری کوردایە لەم ناوچانە بۆ ئێمە داواکەین ینی بە زووترین کات ئەم بڕیارانە ئەم یاسانە بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەو بڕیارانەی کە وەریان گرتووە جوتیارەکان کە لە بەرژەوەندی خۆیانە لە دژی جوتیارەکانی ئێمە هەڵبوەشێتەوە و جارێکی تر کاری پێ نەکرێ و یاسا خۆی چارەنووسی ئەم زەوی زارانە یەکلا بکاتەوە. وەڵام هیچ کێشەیەکمان لەگەڵ دیحلێوە بەس کێشەمانەوەی عەرزەکانمانیان داگیر کردووە تەجاوزیان کردووە سەر عەرزەکانمان ئێمەش بە هیچ شێوەیە قبوڵمان نییە عەرز خۆمانە عەرز با و باپیرەوانە ماڵمان ڕمەیاوە ماڵمان تاڵان کراوە ئەیانەوە ئیسش بە زۆر زۆرداری عەرزەکانمان بە زەبری هێز بە پاڵپشتی چەند بەرپرسێکی عەرەب ئەیانەوە عەرزەکانمان داگیر بکەن. داوەتان چییە؟ ئێمە داوامان لە مامۆسایەسین و کاک مەلاکەریمەیە ئەم کێشەمان بۆ چارەسەر بکەن ئەگە کێشەکە چارەسەر نەبێ کێشەی گەورەی لێ دروستە بێت.